هەر لەگەڵ دەستپێکردنی هێرشە خوێناویەکانی رووسیا بۆ سەر وڵاتی سربەخۆی ئۆکراین کەم نەبوون ئەوانەی ئاماژەیان بە سەرەتای قۆناغێکی ترسناک دەکرد لە جیهاندا. هەڵایسانی سێەم شەڕی جیهانی بۆتە بەشێک لەو ئەگەرە نەخوازراوانەی وەک بەرەنجامێکی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا باز دەکرێت. ئەڵبەت بە گشتی ڕایەکان لەسەر ئەو ئەگەرە نەخوازراوانە زۆر جیاوازن و دەکەونە سەر ئەوەی بە چ لایەکدا دایدەشکێنیتەوە و بەرژەوەندیەکانیش دەکەونە چخانەیەکەوە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاواشدا. هەرگیز ئەو شەڕە وەها لێی نەڕوانراوە شەڕی نێوان زلهێزێکی وەک رووسیا و دەوڵەتێکی سربەخۆی وەک ئۆکراین بێ، بەڵکو ڕوانینە بابەتەکە لەوەدا بووە رووسیا هەموو جۆرە ڕەنگەکانی سیاسەتکردن بەکاردێنێ بۆ گەیشتن بەو ئامانجەی بۆ خۆی دیار دەکا بەبێ گوێدانە هەلومەرج و یاسا و ڕێسا نێونەتەوەیەکان. وڵاتانی دیموکراتی لە جیهاندا پشتیوانیەکی گەورەی ئۆکراین دەکەن و ئازایەتی و گیانبازی لەشکر و گەلی ئۆکراینیش پێکەوە توانیویانە ئەو وڵاتە بپارێزن و هەر بە پێوە ڕای بگرن. هاوپەیمانەتی ناتۆ بە سەرکرداتی ئەمریکا پشتیوانیەکی بەرچاوی وڵاتی ئۆکراین دەکا، مەبەستیەتی کیێڤ لەو شەڕەی سەپێنراوە بەسەریدا سەر بکەوێت. بۆچی؟ چونکە دەزانێت ئەگەر مۆسکۆی ڤلادیمیر پوتین سەر بکەوێت ئەوە دەبێتە هاندەرێک بۆ هەموو ڕژێمە دیکتاتۆریەکانی جیهان تا هەرچیەکی ویستیان بیکەن. یەکێک لەو ڕوانینانەی تری لەسەر ئەم شەڕە هەیە کە زیاتر لە ساڵێک و 4 مانگە بەردەوامە بریتێ لەوەی رووسیا ناوێت هەموو ئۆکراین داگیر بکات و دەشزانێ هەرگیز ئەوروپا نابێتە سیستەمێکی هاوشێوەی سیستەمی رووسیا، هەر بۆیە دەخوازێ بازنەیەکی ڕێگریکردن دروست بکە لە ڕێی داگیرکردنی چەند ناوچەیەکی ئۆکراینەوە تا نەیەڵێ ڕۆژێ لە ڕۆژان رووسیا ببێتە هاوشێوەی ئەوروپا. مۆسکۆ وەک زۆرێک لە شیکەرەوە ڕۆژاواییەکان ئاماژەی پێدەکەن قەیرانی ناسنامەی هەیە، ئەمەش بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شەڕی ئۆکراین دادەنرێ، هەرچەندە هێشتاش نازانرێ ئاڕاستەکان و بەرەنجامەکانی ئەم شەڕە چۆن دەبن تا ئەو کاتەی ڤلادیمیر پوتین لە دەسەڵاتدا بێ. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. لە وەتایی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا دەستی پێکردووە، ئەمریکا بەردەوام یارمەتی و کۆمەکی حکوومەت و لەشکر و گەلی ئۆکراینیداوە و جەختیش دەکاتەوە لەوەی هەر هەمان هەڵوێستیشی دەبێ جا ئەو شەڕە چەندێک بخایەنێت. هێزەکانی ئۆکراین ئازایەتی و توانایەکی بێوێنەیە نیشانداوین. شەڕی ئۆکراین ماراسۆنە نەک ڕاکردن. هەر بۆیەشە بەردەوام دەبین لە دابینکردنی خێرایی توانایەکانی ئۆکراین پێویستێتی لەم کاتەدا و هەروەهاش ئەوەی پێویستێتی تا لە شەڕەنجیێزەکانی رووسیا پارێزراو بێت. هەمیشە بۆ مەودای درێژخایانیش پشتیوانی لە ئۆکراین دەکەین. بێ لەو هاوکاریە لەشکری و مرۆیانەی ئەمریکا دابینی کردوون لە ئایندەشدا درێژە بەو کۆمەکانە دەدا، بەڵام لەلایەکی تریشەوە لەگەڵ وڵاتانی تری جیهاندا بەشدارە لە ژمارەیە بەرنامە و پلاندا بۆ ئۆکراین. ئەمریکا بە شانازیەوە هاوبەشە لەگەڵ نزیەکەی 50 وڵاتی سەرانسەری جیهاندا کە خواستی باشیان هەیە بۆ دابینکردنی مەشق و ڕاهێنان و هاوکاری ئاسایشیەکان. پێویستە پشو درێژ بین هاوکاتی ئەم هەڵمەتە گرنگی ئۆکراین. سەرۆک بایدن بەردەوام دەڵێت بۆ مەودای درێژخایان لەگەڵ ئۆکراین دەبین. پەیوەندیەکانی نێوان واشنتن و کیێڤ تەنها لە ڕووی لەشکریەوە نییە و هەرتەنها ڕەهەندی ئاسایشیانەی نییە، بەڵکو وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا جەختی لێ دەکەنەوە ئەم پەیوەندیانە سیاسیشن لەسەر بنچینەی بەرژەوەندی هەردوو وڵات. بەڵام لە ئێستادا کە هەردیوە لەشکریەکەی دەبینرێ دەگەڕێتەوە بۆ ئەو ڕەوشەنە ئاساییەی وڵاتی ئۆکراینی تیادایە. وەک دەزانن ئێمە پەیوەندی دوولایانەمان هەن لەگەڵ ئۆکراین و هێندەی بە خەیاڵیشدا دێت لە بەرەو پێشچوونیشدایە. کاربەدەستانی هەردوو لامان بەردەوام لە پەیوەندیدان، بەڵام دووپاتی دەکەمەوە.
سەنجی کاری من دڵنیابوونە لەوەی هاوکارە دروستەکەی ئاسایشی بەدەست بێنین تا ئوکراین سەر بکەوێت و پێشم وایە ئێستا سەروەختە گرنگەکەی ئەم شەڕەیە. ئەگەری گۆڕانەکان لە ڕاهەندەکانی پەیوەندیەکاندا کەوتونەتە سەر ئەو هەلومەرجانەی دەکەونەوە لە ئاکامی سیاسەتەکانی وڵاتانی تر. شەڕپێفرۆشتنەکەی ڤلادیمیر پوتین بە ئوکراین وای کردووە واشنتن زیاتر و زیاتر نزیک بێتەوە لە ئۆکراین وەک داکۆچی کارێک لە دیموکراتی و لە مافە سیڤیلیەکانیش. خواستە ئیمپریالیەکانی کرملین بوونەتە مەینەتێکی یەکجار گەورەی خەڵکی ئۆکراین. هاوکات بەرگریکردنەکەی ئۆکراینیەکان جێی سەرسوورمانی هەمومانە، هەروەهاش ئازایەتیەکەیان و وابەستەیە بێچەند و چوونەکەیان تا ئازادی و ئاسایشی وڵاتەکان بپارێزن. جا پێکەوە یەکگرتوو دەمێنینەوە، پێکەوە بەرەنگاری ئەو ئالنگاریانەش دەبینەوە کە بەرەنجامەکان دەگۆڕن. هەرچەندێکیش بەخایەنێت ئێمە هەر لەگەڵ ئۆکراین دەمێنینەوە. جا ئەم جۆرە پەیوەندیانە سنوورەکانی پەیوەندی دوولایەنە دەبەزێنن لەو ڕووەوەی وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن لە هەر گۆشە نیگایەکەوە لە ئۆکراین بڕوانین ئەوە پێویستی بە ڕەخساندنی زەمینەیەکی بەپیت هەیە بۆ برەوپێدان و هەروەهاش تا کاریگەریە گەورەکانی ئەو پەیوەندیانە ببینرێن. وابەستەیمان بەرامبەر ئۆکراین بەردەوام دەبێت و لەگەڵ هاوپەیمان و هاوبەشەکانیشماندا بە شێوەیەکی تۆکمە یەکگرتووی. هەوڵەکانمان لەسەر زەمینەی استراتێژیەتێکی بەرفرەوانە. دەمانەوێت دڵنیابین لەوەی ئۆکراین هەموو ئەو تواناییانەی لەبەردەستدا بێت بۆ پاراستنی هاوڵاتیان و ناوچەکانی خۆی و هەروەهاش بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزی زیاتری رووسیا و سەرکەوتن بەسەر ئەو هەڵمەتە دڕندانە و داگیرکاریەی پوتیندا. گەورە کاربەدەستانی ئۆکراین گەشببینن بە ئایندەی ئەم شەڕە سەپێنراوە بەسەریاندا و هەروەهاش بە ئایندەی وڵاتەکەیان، بەڵام نکوڵیش ناکرێت لەوەی هەموو گەشببینیەکانیش بە ئاگاهیەوەیە. تا ئامادەکردنی ئەم بەرنامەیە دەوڵەتی ئۆکراین هیچ لە بەردانەوانێکی نەکردووە لە پێناوی ئەوەی کۆتایی بەو شەڕە بهێنرێ کە ڤلادیمیر پوتین سەپاندوێتی. ئەوەش بە سیاسەتێکی هەڵەدا دەنێت و جەختیش دەکاتەوە لەوەی وابەستەیە تا ببێتە ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ. رووسیا ژمارەیە ناوچەی لە ڕۆژهەڵات و لە باشووری ئۆکراین داگیر کردووە و هێزە لەشکری و ئاسایشیەکانی ئۆکراینیش هێرشی بەرپەرجدەرەوەی خۆیان دەست پێ کردووە و سەرچاوە متمانە پێکراوەکانیش ئاماژە بە پێشڕەویەکانی لەشکر دەکەن و وەک دەڵێن ژمارەیە ناوچەشیان لە دەستی لەشکری رووسیا ڕزگار کردووە. ستیڤ هێرمان سەرۆکی بەشی ڕووماڵی سیاسەتی نیشتیمانی لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. پێشتر ستیڤ سەرۆکی بیرۆی پەیامنێرەکانی کۆشکی سپی بووە و بەر لەوەش لە زۆرێک لە وڵاتەکانی ئاسیادا وەک ژاپۆن، کۆریای باشوور، هندستان و زۆر وڵاتی تریش بەڕێوەبەرایەتی بیرۆکانی دەنگی ئەمریکای کردووە و تا ساڵی 2016 لێرە لە واشنتن دەبێتەوە بە پەیامنێری سەرەکی دیپلۆماتی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکادا. سەرەتا ستیڤ زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونن بە لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەین. ئەمریکا چی زیاتر دەتوانێت بکە بۆ ئۆکراین تا هیچ نەبێ متمانەی ئەوە هەبێ کە بگوترێ ئۆکراینیەکان ئەم شەڕە دەبنەوە. We have assurances. We don't have guarantees. And there are no دڵنیاییمان هەیە بەڵام متمانە نییە. بە تایبەتی لەم دۆسیەدا هیچ متمانەیەک نییە. هەموو شتەکان لەسەر ئەو بنچینەی لە ماوەی زیاتر لە ساڵێکە بینیومانن دەشێت بڵین ئاوەها دەبێت یان نابێت. بەڵام ڕاستیەکەی لەوەدایە کە ئۆکراین لە پێگەیەکی بەهێزتردا دەبێت تا ئەم شەڕە نەدۆڕێنێت و رووسیاش لەو پێگەیەدایە کە نابێت شەڕەکە بباتەوە. جا ئەمە کەوتوتە سەر ئەو پێناسەی بۆ سەرکەوتن یا دۆڕاندن لە شەڕدا دەکرێت. نەخشە ڕێژیە سەرەتایەکەی مۆسکۆ بریتێ بوو لە داگیرکردن و تێکشکاندنی کیف و ڕووخاندنی حکومەتی ئۆکراین و دانانی حکومەتێکی سەر بە کرملن. بەڵام ئەمە شتێکە پێم وانییە هەرگیز ڕوو بدات. وابەستەی ئەمریکا لەم شەڕەدا زۆر گرنگە و پڕبایەخە. تا ئێستاکە بۆ نمونە 50 ملیار دلار یارمەتی و کۆمەکی بۆ ئۆکراین تەرخان کردووە. ئێستا حکومەتی ئۆکراین بە بەراورد لەگەڵ هەموو وڵاتانی تری سەر ئەم زەویەدا گەورەترین یارمەتی کۆمەکی ئەمریکا هەیە. ئەو بڕەپارەی تا ئێستاکە ئەمریکا بۆ ئۆکراینی تەرخان کردووە دەتوانم بڵێم هێندەی ئەو بودجەیە کە بەڕێوەبەرایەتی تەرخانی کردووە بۆ پرۆژەکانی نیشتەجێکردن لەناو وڵاتەکەدا.
بێگومان لەگەڵ هەروادێ و نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتیدا پرسیارگەرێکی زیاتریش بکرێن لەسەر ئەو یارمەتی و کۆمەکانە بۆ ئۆکراین. تا ئێستاکە هەموو لایەنێک یەکگرتوون لەسەر ئەم بابەتە، تەنها چەند سیاسێکی ناودار نەبن کە ڕای جیاوازیان هەیە. بەڵام کاریگەری ئەو کەسانەی کە ڕایکی جیاوازیان هەیە لەسەر دابینکردنی ئەو یارمەتی و کۆمەکانە بۆ ئۆکراین، یعنی ئەمە چەندێک کاریگەری دەبێت بە تایبەتی بۆ خۆت دەزانی 2024 هەڵبژاردنەوە ئەگەریشی هەیە ئەوانەی کە ناڕازین لەم جۆرە سیاسەتە لەوانەیە کێ دەڵێ لەوانەیە هەڵبژاردن ببەنەوە. Well, I think a lot is going to depend. پێم وایە لێرەدا زۆربەی شتەکان دەکەونە سەر ڕێگای گشتی. جا هەر یەکێک لەو سیاسەتمەدارانە هەر هیچ نەبێت چاوێکیان لەسەر ڕاوەرگرتنە گشتیەکانە ئەگەر هەردوو چاویان لەسەری نەبێت و ئەنجامەکانی ئەو ڕاوەرگرتنە گشتیانە بەهێند وەردەگرن و کاریشی بۆ دەکەن. بۆ نمونە سەرۆک بایدن کە بڕیارە خۆی کاندید بکاتەوە و وەهاش چاوەڕوان دەکرێت لە کۆنگرەی دیموکراتەکانیشدا دەنگی پێ بدرێت، هەڵوێستێکی زۆر ڕوون و جێگیریشی هەیە. ئەوەی پێش تۆزێک لە هەڵوێستەکانی وەزیری بەرگریماندا بینیمان ئەوە سیاسەتەکەیە و هەرچەندێکی پێویست کات ئەمریکا لەوەیە. بەڵام لە هەمان کاتیشدا دەزانین سەرۆک بایدن دڵڕاوکیەیەکی دروست کردووە بۆ سەرۆک زلنسکی و بۆ ژەنەڕاڵەکان لە ئۆکراین، چونکە هەموو ئەو پێداویستیانەی داوای دەکەن بە دەستیان هێناون. بەڵام پێدەچێت سەرۆک بایدن و بەڕێوەبەرایەتەکەش بەگشتی لە ژێر فشاری هەندێک لە وڵاتانی ئەندامی ناتۆدا بن، بە تایبەتیش کاتێکیش باسەکە دێتە سەرمەشق و ڕاهێنان پێکردن لەسەر فڕۆکە جنگیەکان یان هەندێک جۆری تانکەکان. جا لە پەیوەندی بە ناردنی چەکی تری گەورە و چەکی پێشکەوتووە دەکرێت بڵێم هەندێک لە بەرپرسان لە ئەنجومی ئاسایشی نیشتمانی ئەمریکا یان لە پنتاگۆن دوودڵن لە دابینکردنی ئەو جۆرە چەکانە، چونکە نیگەرانیان هەیە لەسەر ئەوەی دەشێت پێدانی ئەو چەکانە ببنەمایی و ڕوژاندنی زیاتری رووسیا و بەو ئاڕاستەیەشدا بیبات کە چەکی ناوەکی بەکاربهێنێت. اینجا ئەمە خۆی بابەتێکی زۆر گرنگە. وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی ناتۆ هەر یارمەتیشی ئۆکراین بدا دەبێتە مای وروژاندنی رووسیا لە بەرامبەر ئەو هێرشانەی کە ئۆکراینیەکان خۆیان دەیکەن. هەتا کەی ئەتوانرێت گوێ بەو سیاسەتە بدرێ و نەهێڵن، ینی گوێ بەوە نەدەن کە بڵێن وەڵا رووسیا دەوروژێنرێ. Well, that is certainly the argument for. جا بەڕاستی ئەمە مشتومەڕەکەیە لەسەر داواکانی ئۆکراین و خێرا بەجێگەیاندنی ئەو داوایانە. بەڵام بە کورتی وەها بڵێم جۆ بایدن ناوێت وەها بینێرێت کە هۆکارە بۆ سێهەم شەڕی جیهانی. دانەیە زۆر بە وریاییەوە سەر و سەودا بکرێت بەو هیوایی مۆسکۆ و ڤلادیمیر پۆتین پەیامەکەیان پێ بگات کە ئەمریکا و جیهانی ڕۆژئاوا لەم دۆسیەدا دەبن هەتا هەرچەندێک بخیانێت. پارەمان هەیە، چەکمان هەیە و ئێمە ڕاناوەستین تا ئەو کاتەی ڕادەوەستیت. ئەمە وەکو تۆ پێم بڵێ هێشتا ئەگەری سێهەم شەڕی جیهانی هەر لە ئارادا، بەڵام هەر لەم ڕۆژانەی ڕابردوودا گوێمان لە وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئاماژە بەوە دەکا هیچ ئەماژەیەک نبینێ بۆ ئەوەی کە جیهان بڕوا بەرەو ئەوەی سێهەم شەڕی جیهانی ڕووبدا. That's exactly right. ڕێگەوە ڕاستە، هێشتا هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە کە بڵێت رووسیایەکان لە ئەمەدەکاریدان بۆ بەکارهێنانی چەکە ناوەشیەکانی خۆی، هەرچەندە هەندێک ئاماژەی پڕ لە نیگەرانی هەن وەک گواستنەوەی چەکی ناوەشی رووسیا بۆ بیلاڕووس. مۆسکۆ ئاماژەی خۆی دەدات بۆی هیچ پاشەکشەیەک ناکات. کێ دەزانێت شەژمانکی دیکە کرملن چ جۆرە بیرکردنەوەیکی دەبێت، بە تایبەتیش ئەگەر هەندێک ڕوانینی تر لە ناو رووسیادا لە هەمبەر ڤلادیمیر پۆتین دروست بێت وێڕای ئەوەی رووسیا وڵاتێکی ئۆتۆکراتیە و زۆرێکیش لە ڕێبەرانی ئۆپۆزیسیۆن لە زینداندان و لەوانەشە بۆ دەیان ساڵیش لە زینداندا بیهەڵڕێنەوە. هەندێک کێشەشان بە تایبەتیش لەگەڵ دەستە و تاقمەکانی ڤاگنەردا، جا هەندێک ئاماژەی تۆکمە هەن لەسەر دابەشبوونێکی بەرچاو لە ناو مۆسکۆدا. بەڵام تا ئێستاکە هیچ کەسێکمان نەبینیەوە بە ڕاشکاوی و ئاشکرایی ناڕەزایی دەرببڕێت بەرامبەر ڤلادیمیر پۆتین. جا ئەگەر ئەمە بگۆڕدرێت و پوتین هەست بە فشارێکی ڕاستەقینە بکات چ جۆرە کاردانەوەیکی دەبێت، جارێ ئەمەیان نازانین. هەر لەسەر مەسلەی ئەم کاردانەوەی بەلۆی بچمە بەشی دووەمی بەرنامەکەمانەوێ بزانم ئەگەری چەند هەیە بۆ درێژە کێشانی زیاتری ئەم شەڕە. من لە بیرمە کاتێ شەڕی عێراقیێران دەستی پێکرد، یەکێ لە ڕۆژنامەوانە ناودارەکان ناوی محەممەد حەسەنین هەیکەل بوو، هەر لەم دەنگی ئەمریکایی خۆمان و توێژێکیان لەگەڵا کرد. پێم وایە هەفتەیەک بشتێکی ئاوە شەڕی عێراقیێران دەستی پێکرد، لێیان پرسی وتیا کەی شەڕی عێراقیێران تەواو بێ؟ وتی 8 ساڵی تر وەڵامی و پرسیارە دەمەوە. ئەی ئەم شەڕی
ئۆکراین کەی تەواو بێ. When one side or the other decides it no longer ئەو has کاتەی لایەنێکیان هەر لایەنێکی ئەم شەڕا بگاتە ئەو باوەڕەی هیچ گەنجێک نەماوە بۆ کوڕان و کچانەوە تا بیان کاتە قوربانی ژمارەیەکی زۆر ژنان و پیاوان لە هەردوو لە ئۆکراین و رووسیا بوونەتە قوربانی بێلەوەش بە هەمان شێوە ژمارەیەکی زۆری خەڵکی سیڤیل بوونەتە قوربانی ڕاستە زوربیان خەڵکی ئۆکرانیان بەڵام هەندێک قوربانی سیڤیلیشمان هەن لە ناو رووسیادا باست لە شەڕی ئێران و عێراق کرد ئەو شەڕێکی کارەسات بار بوو بینەرانی ئەم بەرنامەیەت باش دەزانن چ جۆرە کارەساتێک بووە چونکە خەڵکی گەنج کرانە قوربانی با سێریکی ڕووداوەکانی ئەفغانستانیش بکەین لەوێش دایکی سەربازەکان بوون هاواریان دەکرد شەڕ بەسە هەر بۆیە پێم وایە ڕۆژێکدا دێت لە ناو رووسیادا بێت یان لە ناو ئۆکرانیادا بێت یەکێک یان دەستەیەک دێن و دەڵێن بەسە ئیتر. ستیڤ دەگەڕێمەوە بۆلات. شەڕی ئۆکراین هاوپەیمانێتی ناتۆی خستۆتە بەردەم ژمارەیە بەرنامە و پلانەوە بۆ خۆبەهێزکردن و هەروەهاش بۆ پاراستنێکی تەواوەتی هەموو ئەو ناوچانەی لە ڕووی ئاسایشیەوە لە بەرپرسیارەتی ناتۆدایە. سەرۆکی ئەمریکا بە شێوەیەکی بەرچاو پشتیوانی خۆی ڕادەگەیەنێ بۆ ئەم هاوپەیمانێتیەی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵانتیک. بەرەی ڕۆژهەڵاتی هاوپەیمانەتی ناتۆشمان بەهێز کردووە ئەوەشمان ڕوون و ئاشکرا کردووە کە بەرگری لە هەموو جێکی ناوچەکانی ناتۆ دەکەین دیسان دەیڵێمەوە وابەستەی ئەمریکا بۆ بەندی پێنجی پەیڕەوی ناتۆ ئێجگار تۆکمەیە لە کۆبوونەوەکەی مانجی داهاتووماندا لە لیتوانیا کار لەسەر ئەم بابەتە دەکەین و هەروەهاش دڵنیابوون لەوەی هاوپەیمانەکانمان خەرجی تەواو بۆ بەرگری دابین بکەن ئەو ڕێژەی لە سەدا دووە شتێکی جێگیرە. لەناو وڵاتانی ئەندامی ناتۆدا هاوڕایی هەیە لەسەر ئەو بەرنامە ڕێژیانەی بۆ هاوپەیمانێتیەکە دەکرێت. سکرتێری گشتی ناتۆ لە واشنگتن بوو ژمارەیە دیداری گرنگیشی لەگەڵ گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیدا کردووە. دامەزراوە جیاوازەکانی ئەمریکا پشتیوانن بۆ ئۆکراین و هەروەهاش بۆ هاوپەیمانێتی ناتۆ. بە دڵنیاییەوە ڕێکەوتوین لەسەر نادنی پامێکی بەهێز کە هاوپەیمانەتی ناتۆ لەوەیە بۆ پشتیوانیکردنی ئۆکراین جا هەر چەندێکیش درێژە بکێشێت ستایشی ئەمریکا و سەرۆک بایدن و کۆنگرێسی ئەمریکاشم کردووە بۆ ئەو پشتیوانیانەی لە ناتۆی دەکەن. لەم سەروەختە هەستیار و گرنگەی ڕەوشی ئاسایشیماندا هەروەها سوپاسی سەرۆک بایدن دەکەم بۆ ئەو پشتیوانیکردنە گەورەی ئۆکراین لەوانە بڕیاردان لەسەر نادنی تەقەمەنی و پێداویستیە لەشکریەکان. یەکێک لەو بەرنامانەی هاوپەیمانەتی ناتۆ هەیەی کارکردنە بۆ هەبوونی ئەنجومەنێکی نوێ لە ناو هاوپەیمانێتیەکەدا بێگومان ئەو ئەنجومەنەش تایبەت دەبێ بە ئۆکراین. ئێمە پێکەوە کار لەسەر پێکەێنانی ئەنجومەنی ناتۆ ئۆکراین دەکەین کە کیڤ یەکسان دەکات بە هاوپەیمانی ناتۆ هەروەها بۆ بڕیاردانی شەر لەسەر ئەو دۆسیە ئاسایشانەی جێی نیگەرانی هەردوو لامان و بۆ ئەو مەبەستەش ئەم ئەنجومەنە نوێیە لەگەڵ سەرۆک زلمیسکیدا کۆ دەبێتەوە. سکرتێری گشتی ناتۆ ڕایدەگەیەنێ هێزێکی تایبەتی سەربازی ئەم هاوپەیمانێتیە لە بارێکی ئامادە باشدایە بۆ هەموو ئەگەرێک بۆ ئەو مەبەستەش پلانی کارای داڕشتووە تا بتوانێت لە هەر کاتێکدا پێویست بێ بە ئەرکی ئاسایشی خۆی هەڵسێت. بۆ یەکەمین جارە لە وەتای شەڕی ساردەوە لە پەیوەندێکی چڕ و پرداین و پلانی بەرگری هاوبەشدا دەڕێژین پلان بۆ هێزەکانمان و توانایەکان و سەرکردایەتی و باڵا دەستەکان بێ لەوانەش دانانی بەرنامەی مەشق و ڕاهێنان بۆ سەربازەکانمان جا وەک بەرەنجامێک ناتۆ زیاتر لە 300,000 سەربازی دەبێت لە ئاستێکی بەرزی ئامادە باشیدا هەروەها هێزی دەریایی و ئاسمانیشیان لەگەڵدایە بۆ پاراستی هەر بەستە خاچێکی ناتۆ لە هەڕەشە و مەترسیەکان. ئەی دەبێت لێرەدا کرملن چ جۆرە بیرکردنەوەیەک و چ جۆرە تێگەیشتنێکی هەبێ. لە دوای ئەم پەرسەندانەوە کرملن پێداگیری خۆی ڕادەگەیەنێ لەوەی هەرچیەکی بێ دەیکا بەبێ گوێدانە هیچ ڕاند و یاسا و ڕێسایەکی نێونەتەوەیی. سەرۆک بایدن کەسێکی ژیر و سیاسەتمەدارێکی دێرینە من بۆم نییە پێی بڵێم چی بکات یان نەیکات با خۆی ئەوە بکات کە بە گونجاوی دەزانێت. ئێمەش ئەوە دەکەین کە لە بەرژەوەندی رووسیا و گەلی رووسایە و هەموو لایەکیش پێویستە ئەو ڕاستیە بزانن. ستیڤۆکو جۆمان لێبوو سەرۆکی رووسیا ئاماژە بەوە دەکا رووسیا وڵاتێکی سەربەخۆیە هەرچیەکی دەوێ ئەیکات.
بەڵام پرسیارەکە لەوەدایە لەگەڵ ئەم هەموو سزا و فشارانەی لەسەر رووسیان چ جۆرە فشارێکی تر هەیە کە وا بکە رووسیا ڕابگرێ؟ Well, if you talk to people... جا ئەگەر ئەم بابەتە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا یان پەنتاگۆن و دەستگا هەواڵگیریەکان و کۆشکی سپی و وەزارەتی خەزیێنەدا باس بکەیت کە داڕێژەر و جێبەجێکاری ئەو سزایانن ئەوە پێت دەڵێن پێویستە فشارەکان لەسەر مۆسکۆ بمێننەوە چونکە ئەم سزایانە جیاوازیەک دروست دەکەن و زیان لە ئابووری رووسیا دەدەن هەرچەندە دەشێت کاریگەریەکە بەو شێوەیە نەوێت کە دەیخوازن و ئابووری ئەو وڵاتە تێک بشکێنرێت چونکە دەزانین رووسیا نەوت و گازی هەیە و هێشتا وەک سەرچاوێکی داهاتی بیانیە بۆی و وێڕای ئەو سزایانی سەپێنراوەتە سەری بەڵام ئەوەش ڕاستیەکە ئەو سزایانە زیانێکی زۆری لە رووسیادا و هەروەهاش لە خەڵکانێک کە هیوایان هەیە ڕۆژێک لە ڕۆژان دژ بە کرملن بکەونە ناو ناڕەزایی دەربڕینەوە هەرچەندە ئەمە هیوایە کە تا و کاتێ بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە هێرشێکی لەشکری دەکرێتە سەر رووسیا و ڤلادیمیر پوتین و کرملن ناچار دەکات بەوەی ڕوانین و تێگەشتەکانی ناتۆ و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا بەگشتی بەهێند وەربگرێت کەی وڵاتانی ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا کەی لەو ڕاستیە تێدەگەن کە ئەم سزایانە ینی کاریگەریشی ئەو توی نابێت بەسەر ڕژێمەکانەوە ئێمە ئەزمموی عراقمانە بوو سزای بەسەر عێراقدا سەپان بە هەموو جۆرەکانیەوە بەڵام ڕژێمەکەی سادام حوسێن تەنها بە هێرشی لەشکری ڕووخا لەگەڵ ئێرانیشا بە هەمان شێوە ئەوەندەی خەڵک دووچاری مەینەتی دەبن ئەوەندە ڕژێم و گەورە کاربەدەستانی وڵاتە دووچاری نابن بۆ رووسیاش پێم وانە جیاواز بێت ینی کەی بەڕێوەبەرایەتیەکان لە وڵاتانی ڕۆژاوادا لەو ڕاستیە تێدەگەن. Yes, well, the sanctions, I think, evidence that... جا بەڕاستی بڵێم سزاکان جیاوازیان دروست کردووە و دروستیشی دەکەن باست لە ئێران کرد ئەگەر لێدوانی ئێرانیەکان وەربگریت بە نمونە لە کۆبوونەوە هێنەکانی ئەم ماوەی ڕابردوودا لەگەڵ ئەمریکادا ئەوە جیاوازیەکەیە بە هەمان شێوە لێدوانەکانی کۆریای باکووریش یەکێک لە داوە هەرە سەرێکیەکانیان لابردنی ئەو سزایانەیە لە سەریان هەر بۆیە بەڵێ ئەو سزایانە کاریگەری خۆیانیان هەیە ئەگەر وەها نەبووە ئەوانە دەبووە داوە سەرێکیەکانیان. ناتۆ چەندێک یارمەتی دەرە بۆ گەلی ئۆکراین بە تایبەتی ینی لە ئێستادا وەکو جۆمان لێبوو ئاماژە بەوە دەکا دەڵێ ئەنجومەنێکی نوێ لە ناتۆدا پێک دەێنرێ ئەمە چ گۆڕانکاریەک دروستەکە؟ Well, they're trying to bring ئەوەی هەوڵی بۆ دەدرێت هێنانی ئۆکرانیایە بۆ ناو هاوپەیمانەتی ناتۆ تان و پۆیشی ئەندامەتی پێدەدەیت لە هاوپەیمانەتەکەدا بەبێ ئەوەی بشکرێتە ئەندامی ناتۆ کێشەکە لەوەدا ئەگەر ئۆکراین ببێتە ئەندامی ناتۆ لە هەمان کاتیشدا سەیریکی بەندەکانی پەیڕەوی ناتۆ بکەیت ئەوە واتە دەبێت هەموو وڵاتانی ئەندام وابەستە بن بە دابینکردن و ناردنی هەموو یارمەتێکی لەشکری بۆ ئۆکراین پێشتر باسمان لە بابەتێک کرد لەسەر هۆکار بۆ سێهەم شەڕی جیهان جا ئەگەر ئاوا هەنگاوێک بنرێت ئەوە دەبێتە مای کاردانەوەیکی لەشکریانی زیاتری رووسیا و بە ئەندازەیەکیش دەبێت کە تا ئێستا و لەم شەڕەدا ئەو جۆرە کاردانەوەیمان نەبینیوە یەکێک لە نیگەرانە سەرێکیەکانی تر ئەوەیە ئەگەر رووسیا موشەکێک بتەقێنێت و لە ناو خاکی پۆڵندادا بکەوێت و خەڵک بکوژێت ئەوە بە پێ ڕێشۆنەکانی ناتۆ دەبێت وەڵام بدرێتەوە و ئەمەش وەها دەکات بکەوینە ناو شەڕێکی بەرفراوانترەوە ئەو هەنگاوی ناتۆ بۆ ئۆکراین زیاتر لە هەنگاوێکی سمبولی دەچێت تا شتەکان بخاتە دۆخێکی پراکتیکیانەی ترەوە بۆ نمونە وەک ئەندامیشی ناتۆ لە ئاڵوگۆڕکردنی زانیاریەکاندا سەودای لەگەڵدا بکرێت مەشق و ڕاهێنان بکرێت بە هێزە ئاسایشەکانی ئۆکراین بەڵام بەبێ ئەوەی هاوپەیمانەتی ناتۆ ببێتە هاوبەشێکی ڕاستەقینە کە هەر هیچ نەبێت لە ئێستادا بە هەنگاوێکی زۆر گونجاو نابینرێت. هەرچەنە لە بەشی سێمە زیاتر باسیەکەین بەڵام رووسیا لەو بڕواایە کە ئێستا شەڕەکە لەگەڵ ناتۆیە نەک لەگەڵ ئۆکرایندا بێم شەڕە. Well, that's been the Russian position from the very beginning. بەڵێ وایە و هەر لە سەرەتاشەوە ئەمە هەڵوێستی رووسیا بووە و هەر ئەمەشە بووە بە بەشێک لەو ڕەوایەی ڤلادیمیر پوتین دەیدا بەو جم و جوڵەی دەیکرد بۆ سەرکیف وەک دەیگوت ئۆکراین بۆتە بەشێک لە ئەوروپا یان ناتۆ وەک لەوەی بکەوێتە ژێر کاریگەریەکانی مۆسکۆوە لەبەر هەندێک ڕەهەندی مێژووی هەر ئەم بابەتە خۆ بە زلزانینەی ڤلادیمیر پوتینی زیاتر کرد و کەوتە بیرکردنەوە لەوەی ئۆکراین بگەڕێنێتەوە سەر رووسیا جا هێشتا زووە ئەگەر بڵین لە مەودای درێژخایاندا ئەمە چۆن چارەسەر دەکرێت وەک هەموو دەزانین ئەم
قەیرانە ئەوە نییە بڵین نزیکەی ساڵ و نیوەک لەمە بەردەستی پێکردووە هەردوو گەلی رووسیا و ئۆکراینیا بۆ سەدان ساڵا کێشەیان لە نێواندایە سەروەختێکە بۆ کیف بەهێز بوو و سەروەختێکیش هەبووە پترسبۆرگ بەهێز بوو و ئێستاش مۆسکۆ دەیەوێت باڵادەستی خۆی هەبێت لەسەر کیف جا لەوانەیە تا 2 ساڵی تریش ئەم قەیرانە کۆتایی پێنێت تەنانەت ئەگەر جۆرە ڕێکەوتنێک یان ئاگربەستێکیش هەبن ئەمە ئاڵنگاری و کێشەی درێژخایەنە و بەتایبەتیش بۆ ئەوروپایەکان. Especially for the Europeans. ئەگەر بێت توشتەکان بە پێچوانی خواستی رووسیاوە یا بە پێچوانی خواستی ڤلادیمیر پوتینەوە بڕوا بەڕێوە پێت وایە وەرچەرخانە لە رووسیا دروست بێ بگەڕێنەوە بۆ سەردەمی یەکێتی سۆڤێتی پێشوو بۆ نمونە ینی لەگەڵ چەند وڵاتێک بە لە رووسیا وڵاتەکانی تری هاوپەیمانی رووسیا جۆرێک یەکگرتن دروست بێ یەکێتێکی سۆڤێتی هاوشێوەی ئەوەی پێشوو دروست بێت. I don't think there's any secret that پێم وایە ئەوە شتێکی نهێنی نییە کە ڤلادیمیر پوتین وها دەزانێت هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێتی پێشوو کارە ساتێک بووە بۆ وڵاتەکەی و بۆ گەلی رووسیا و بۆ مۆسکۆ و هەروەهاش بۆ حکومەتەکەی بە دڵنیاییەوە ئەوەش نهێنی نییە کە پوتین دەخوازێت هەموو کۆمارەکانی پێشوو یەکێتی سۆڤێتی جاران جارێکی دیکە بگەڕێنێتەوە ژێر دەسەڵاتی مۆسکۆ. ستیڤ دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. دەمێ ساڵە ئۆکراین وەک چۆن هەوڵی ئەندامەتی دەدا لە یەکێتی ئەوروپادا ئاوەهاش دەخوازێت ببێتە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆ. ئەم هاوپەیمانێتیە ئاسایشیەش لەو بڕوایەدایە هەموو کاتێک پێشوازی لە هەوڵەکانی ئۆکراین دەکرێت بە بێ گوێدانە ئەوەی رووسیای ڤلادیمیر پوتین چۆن بیری لێ دەکاتەوە. ئێمە هەموو هاوڕاین لەسەر ئەوەی لەمدا ساڵی ڕابردوودا ئۆکراین نزیکتر بۆتەوە لە ناتۆ هاوڕاین لەسەر ئەوەی دەرگای ناتۆ کراوەیە بۆ ئۆکراین تا ببێتە ئەندامی هاوپەیمانێتەکەمان و ئەوەش بڕیارێکە پەیوەندی هەیە بە ئەندامانی هاوپەیمانێتەکەمان و بە ئۆکراینەوە رووسیا هیچ مافێکی ڤیتۆی نییە. هەموو سەرکەوتنێکی گەورە و بچووکی ئۆکراین لەم شەڕەدا کە رووسیا سەپاندوێتی گرنگیەکی تایبەتی مێژووی خۆی دەبێت و دەژمنە بەشێک لە ناچارکردنی کرملن تا هێرشە خوێناویەکانی خۆی بۆ سەر خەڵکی سیڤیل ڕابگرێت لە ئۆکراین. دەزانین هەر پێشڕەویەکی ئۆکراین بتوانێت بیکات وها دەکات سەرۆک پوتین لە کاتێک لە کاتەکاندا تێبگات لەوەی هەرگیز ئەو شەڕە ناباتەوە لە مەیدانەکاندا هێرشەکە قورس و سەختە ئەمەش تیشک دەخاتە سەر گرنگی بەردەوامیدان بەو پشتیوانیانەی ناتۆ دەیانکات. سەرکەوتنی رووسیای ڤلادیمیر پوتین وها لی دەڕوانرێ کە هاوکێشە هاوسەنگەکانی گیان هەڵاوگێر دەکات و پەیامێکی ترسناکیش دەبێت بۆ وڵاتانی تری شەڕانگێز هەر بۆیە وەک ناتۆ دەڵێ نابێ هیچ دەرفەتێک بۆ سەرکەوتنی ڤلادیمیر پوتین بهێڵڕێتەوە. نابێت سەرۆک پوتین لەم شەڕەدا سەر بکەوێت چونکە هەر تەنها نابێتە کارەسات بۆ گەلی ئۆکراین بەڵکو جیهانیش دەخاتە مەترسیەوە نردنی پەیامێکە بۆ ڕێبەرە دیکتاتۆر و سەرکوتکارەکان لە سەرتاسەری جیهاندا هەروەها بۆ وڵاتی چین هەر کاتێک بیەوێت هێزی لەشکری بەکاربیهێنێتیان هەرچیەکی بوێت بیکات هەر بۆیە لە بەرژەوەندی ئاسایشی خۆمانە پشتیوانی لە ئۆکراین بکەین. بەڵام ئەندامەتی ئۆکراین لە هاوپەیمانەتی ناتۆدا بێکێشە نییە. هەندێک لە وڵاتانی ئەندامی ناتۆ لەو بڕوایەدان ئەگەر کیێڤ لەم کاتەدا ببێتە ئەندامی فەرمی ئەوە وەک ئەوەیە ناتۆ ڕاستەوخۆ لە شەڕدا بێ لەگەڵ رووسیادا. زۆر بە ڕازگۆیانە بۆ بیستەمین جار وەڵامیان پرسیارە بدەمەوە. ڕاگەندراوێکی ڕون و ئاشکرای ناتۆ هەیە کە ئایندەی ئۆکراین لە ناتۆدایە جا هەموو ئەمە دەزانن. ئەگەر وڵاتێک هێرشی کرابێتە سەر ناکرێتە ئەندام چونکە هێرشی کراوتە سەر هەموو لایەک پێویستە تێبگات لەوەی ئەگەر ئەو کارە بکرێت ئەوە دەست بەجێ دەبێتە بەشێک لە شەڕەکە و ئەمەش شتێک نییە هەموو لایەک بێوێت سەرۆک زیلنسکیش ئەم ڕاستیە دەزانێت. ستیڤ لەواچێ کۆبوونەوەی داهاتووی ناتۆ کۆبوونەوەیکی ئەجگار ئاڵۆز بێ ئەندامەتی سوید لە ناتۆدا باسکردنی دۆسەی ئۆکراین چی چاوەڕوان دەکرێت لەو کۆبوونەوەیە گەشتبینیەکی ئەوەندادا بۆ نمونە ئۆکراین ببێتە ئەندام هەرچەنە پێشتریش باسی ئەوەمان کرد یان سوید ببێتە ئەندام. All expectations are
هەموو پێشبینیەکان دەڵێن هاوپەیمانەتی ناتۆ بەردەوام دەبێت بە هەموو توانایەکی خۆی وێڕای ئاڵنگاریەکان و هیچ دابەشبوونێکیش ڕوو نادات هەرچەندە پێشتر پێشبینی ئەوەش دەکرا لەوانەیە هەندێک مشتومڕ هەبن کە دەتوانم بڵێم ڤلادیمیر پوتین و دەستگا هەواڵگیریەکانی رووسیا بە هەڵە هەسەنگاندنیان بۆ کردووە چونکە وەهایاندا نەبوو ئەڵمانیا و فەڕەنسا دەکەونە ژێر فشارێکی درێژخایانی لە دەرەوە و لەناوە وەک رووسیایەکان دەیانگوت ئەم فشارانە وەها دەکات هەم پاریس و هەم بەرلین نەتوانن وەک پێویست پشتیوان بن یان ڕاوێژکاری ئەڵمانیا هەرگیز نابێتە ئانگێلا مەرکڵ لە ڕوانگەی دۆستایەتی سیاست داڕشتن و هەندێک بابەتی دیکەوە لەوەتەی ئەم قەیرانە هەیە دوو بابەتی سەرنجڕاکێش و سەرسوڕهێنەریش هەن تەنانەت لێرە لە واشنگتۆنیش یەکەمین بریتە لەو بەرگرەی گەری ئۆکرانیا و لەشکری ئۆکرانیا دووهەمیش یەکگرتووی ئەوروپایەکانە ئەم دوو بابەتە وەها باز نەدەکران کاتێک ئەم قەیرانە دەستی پێکرد. بەڵام بەڕای تۆ ئەو یەکگرتوویە هەم لە ناو ناتۆ هەم لە ئەوروپا و تەنانەت لە واشنگتنیشە درێژەیە بێ؟ That is the key question, right? جا ئەمە پرسیارە سەرێکیەکەیە هەرچەندێک ئەم قەیرانە درێژە بکێشێت ئەوە هێندە و زیاتر دەرفەتەکان زۆرتر دەبن بۆ دەرکەوتنی درستکەوتنە دۆسەی گەگرتووی و دروستبوونی کەلێن و هاتنە ئارەی ناکۆچی و هەروەهاش گەورەبوونی ئەو ناکۆچیانە ئەمەش ئەو بابەتەیە کە پوتین و جەنەڕاڵەکان لە مۆسکۆ هیوای بۆ دەخوازن لە ئێستاشدا ئەوە تەنها هیوایەکیانە تا ئەو ناکۆچی و کەلێنانە دروست ببێت. ئەم بخۆ دەزانی ینی زۆر جار جەخت لە گرنگجی سەرکەوتنی یوکرین کراوەتەوە ئەمە بۆ هەموو وڵاتانی ئەوروپا وەکو یەکە بۆ واشنگتن وەکو یەکە جیهان لەوە تێگەیشتووە ئەگەر بێت و پوتن ئەم شەڕە باتەوە چ کارە ساتێک چاوەڕوانی جیهان دەکات. جارێکی تریش وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەمەش دەکەوێتە سەر ئەو پێناسەی بۆ سەرکەوتن هەتا لە ئێستادا لە سەدا هەژدەی ناوچەکانی ئۆکراین کەوتونەتە ژێردەسەڵاتی رووسیاوە گێڕانەوەی ئەو ناوچانە بە سەرکەوتن هەژمار دەکرێن ئەگەر کریمیا نەگەڕێتەوە سەر ئۆکراین ئایا دەکرێت وەک سەرکەوتن سیر بکرێت جا ئەوەیە کە لێرەدا پێویست دەکات بگەڕێنەوە بۆ بواری دیبلۆماتی و دانوستاندن بەبێ هیچ گومانێک دەشبێت شتێک بەجێ بهێڵڕێت بۆ ڤلادیمیر پوتین و بۆ توندڕەوانی رووسایی تا وەک شەرمەزار دەرنەکەون تا بەڕاگرتنی ئەم شەڕە قایل بن بەبێ ئەوەی ئامانجە سەرێکیەکەی خۆیان پێکابێت جا پێویستە بشزانن پۆتین و هاوکارەکانی چ جۆرە پێناسەیەک بۆ سەرکەوتن دادەڕێژن ئەمە بۆتە باریکی باو ئەگەر بێت و یەک لایەن وەک سەرکەوتوی شەڕ ڕانەگەێنرێت وەک ئەوەی لە یەکەم و دووەم شەڕی جیهاندا یان لە شەڕەکانی تردا بینیمانن سەرەتا بە ئاگربەستێکی درێژخایەن و ڕاگرتنی کاتی شەڕەکان دەست پێ دەکات بەڵام دواتر کێشەی تر سەر هەڵدەدەنەوە و ئەمەش بەڕاستی پێتی بڵێم جێی نیگەرانێکی زۆرە لێرە لە واشنگتن ئەگەر بێت و ئاگربەستێکی کاتی هەبێت و بۆ ماوەیەک شەڕ ڕابگیرێت ئەواشیانی ئەوەش دێتە ئاراوە کە جارێکی دیکە شەڕێکی خراپتر دەست پێ بکاتەوە بە بەراورد لەگەڵ ئەو شەڕەی لە ئێستادا هەیە. باوا دەبنین لە ئێستادا مۆسکۆ داوای ڕاگرتنی شەڕەکە ئۆکراینیەکان ئەوەندە بەهێزن بتوانن بچنە سەر مێزی دانوستاندن مەرجەکانی خۆیان بسەپێنن. Well, certainly it is the Ukrainians بە دڵنیایەوە لە ئێستادا ئۆکراین ئەو باڵادەستەی هەیە چونکە وەک هەمومان دەیبینین کیف نەکەوتۆتە ژێر دەستی رووسیایەکانەوە تا ئێستاکەش بەرگریکی ئازایانە و سەرسەختانە دەکرێت یەکگرتووی خەڵکەکەی بە ئاشکرایی دیارە یانی مەبەستم لەگەل و لەشکر و سیاسەتمەندارەکانیشە لە وڵاتێکدا کە دابەشبوونێکی زۆری تیادا هەبوو و ئێستا هەمان یەک هەڵوێستن لەگەڵ سەرۆک زلنسکیدا ئەمانە بێلەوەی ئۆکراین پشتیوانیەکانی هاوپەیمانەتی ناتۆ و ئەمریکا و ئەوروپا و جیهانی ئازادیشی هەیە هەر بۆیە دەڵێم بەڵێ ئۆکراین لە ئێستادا زۆر بەهێزە و باڵا دەستیشە. ستیڤ دەگەڕێمەوە وڵات دەچینە دوابەشی بەرنامەکەمان لەگەڵ ئەوەشدا کە ڕای جیاواز هەن لە ناو ئەوروپادا بۆ ئەندامێتی ناتۆ بەڵام ئەوروپاییەکانیش هەموو جۆرە یارمەتی و کۆمەکێکی ئۆکراین دەکەن بۆ سەرکەوتن لە شەڕەکاندا سەرکەوتنەکانی ئۆکراین دەبنە بابەتگەلێکی گەورە و گرنگ لە ئەگەر و نەگەری دانوستانەکانی ئایندەدا. هاوپەیمانە ئەوروپایەکانیش بەشی خۆیان دەکەن لەم چەند هەفتە و مانگەی ڕابردوودا هاوپەیمانە ئەوروپایەکانمان و کەنەدا بە بڕیدەیە ملیارد دۆلار پشتیوانی ئابووری و لەشکری ئۆکراینیان کردووە هەروەهاش پشتیوانی ناتۆیان کردو لەسەر چۆنەتی گاندنی ئەو یارمەتیانە بە ئۆکراین ئەم پشتیوانیانە جیاوازی دروست دەکات لە بەرەکانی شەڕدا بە تایبەتیش لە ئێستادا لە هێرشی بەرپەردەرەوە
دەستی پێکردووە پێشڕەویش دەکرێت و ناوچەی زیاتر ئازاد دەکرێت و ئۆکراین هەرچەندێک زیاتر دەستکەوتی هەبێت هێندە زیاتر بەهێزتر دەبێت لەسەر مێزی دانوستاندن. شەڕی ئۆکراین ئەوروپاییەکانیشی خستوۆتە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی ڕوانینی تایبەت بە خۆیانیان هەبێت و بتوانرێ ڕێگە بگیرێتەوەی هاوشێوەی ئەو شەڕی رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا دووبارە بێتەوە لەسەر شانۆی جیهانی. هەموو دەیزانی شەڕەنگێزیەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بریتە لە خەڵی وەرسەرخان، چونکە نیشانەیەکە کە وڵاتێکی بەهێز ئەگەر دەسەڵاتی هەبێت وڵاتێکی تری دراوسەی داگیر دەکات و بەشێکی ئەو وڵاتە بۆ خۆی دەبات. هاوڕایشین لەسەر ئەوەی نابێت چیدی ئەو هابێت و هێز بجوولێندرێت بەرەو سنوورەکان و ئەو جموزۆڵانە هەبن. پڕیشکی شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرایندا بەر ئەوروپاییەکانیش دەکەوێت و هەر لە ئێستاوە کاریگەریە ئابوووریەکان بوونەتە بارێکی گران بەسەر ئەوروپاییەکانەوە و زۆرێکیش لە شیکەرەوە لەو بڕوایەدان دەبێت وڵاتانی ئەوروپا ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەگەرێکی نەخوازراوە. ئەمەش ئاماژەیە بەوەی زۆر بەباشی ئامادەین بۆ مەشق و ڕاهێنانی هێزەکانمان لەسەر هەردوو ئاستی نیشتیمانی و پەیمانەتیش، بۆ تێگەیاندنی ئەوەی ئێمە هەمیشە ئامادەین بۆ بەرگریکردن لە هەر ئینجێکی ناوچەکانی خۆمان و ئەمەش زۆر گرنگە بەلامانەوە. هەر چۆنێ بێ هەموو جموجۆڵێکی ئەوروپاییەکان و بە تایبەتیش ئەندامانی هاوپەیمانەتی ناتۆ لای ڤلادیمیر پوتین بەشداریکردنێکی ڕاستەوخۆیە لە شەڕی سەپێنراوی کرملندا بەسەر ئۆکرایندا. پوتین ئاگاهی دەدات. بێگومان ناتۆ ڕاکێشراوەتە ناو ئەم شەڕی ئۆکراینەوە. ناردنی چەکی قورسی لەشکریانە بەردەوامە و ئێستاش دەیانەوێت فڕۆکەی جەنگی بدەن بە ئۆکراین. پێشتریش وتومە هەوڵێک هەبوو بۆ هێرشکردنی لە ڕێ بەکارهێنانی 5 تانکی دوو کۆمپانیاەوە و هەوڵەکیش هەبووە لە ڕێ بەکارهێنانی 2 تانکەوە. تانکەکان دەسووتێندرێن، ژمارەیەکیشیان تێکشکێندرێن. هیچ گومانێکی تێدا نییە، F-16ەکانیش تێک دەشکێندرێن. ستیڤ گوێمان لەو ئاگاهیدا نەبوو کە ڤلادیمیر پوتین دەیدا. جیهان ئەمە بە ڕژد وەرەگرێیاننا. Well, I think that his words are parsed and extracted and جا دەزانی قسەکانی پوتین مای بیرکردنەوەن لێ و بە ڕژدیش وەرگیراون، بەڵام ڕاستێکیش هەیە تا ئێستاکە کارێکی وهای نەکردووە لەسەر ئەوەی ئێمە لێی نیگەران بووین یان دەترساین بیکات، یان مەبەستم لە خراپترین سیناریۆکانە وەک بەکارهێنانی چەکی ناوەکی بێلەوەش هەندێک دیاردەی تریشمان بینیوە. بۆ نمونە ڕاگیرانێک هەیە لە بۆردومانکردنی شارە گەورەکانی ئۆکراین بە فڕۆکە جەنگیەکان، بەڵام هەمیشە پێویستە بە وریای و ئاگادار بین لەوەی ڤلادیمیر پوتین چی دەکات یان نایکات، هەرچەندە ئەوەی پێشکەمێک لە ڤیدۆیەکدا بینیمان شتێکی ترمان پێ دەڵێت. دەزانی ئەگەر پوتین هەر هەنگاوێکی زیاتر بنێت ئەوە هەر خۆی دەبێتە مای دروستبوونی شەڕێکی بەرفراوانی گەورە. پێم وایە هەرچەندە لە سەرەتاوە پوتین دڕندەی و شەڕانگێزی خۆی نیشان دەدا، بەڵام پێدەچێت ئێستا زانی بێتی هەنگاوی هەڵەی ناون و لەشکرەکەیشی بەو شێوەیە ئەرکەکەیان بۆ ڕانەپەڕاندووە کە خۆی بیری لێ دەکردەوە. ئەو زانیارانەی لە چەند هەفتەی ڕابردوودا خراونەتە بەردەست سەبارەت بە هێرشی بەرپەشدەرەوەی ئۆکرانیەکان و ئەو دەستکەوتانەی هەیەیان بووە بابەتێکی استراتیژی و گرنگن، بەڵام هێشتاش نازانین زیانەکانی رووسیا چەندێکن، چونکە زانیاریەکانی لە مۆسکۆ بڵاو دەکرێنەوە پڕن لە چاواشەکاری و ناتوانرێت متمانیان پێ بکرێت. نێوەندە استراتیژیە دانەرەکان لێرە لە ئەمریکا یان لە بەریتانیا شیکردنەوەیکی بابەتیانە دەکەن بۆ هەموو زانیاریەکان و پێشدەچێت هەمووشان هاوڕابن لەسەر ئەوەی هێرشەنیەکانی ئۆکرانیەکان بەکاوخۆ کەوتونەتە پاشەکشە پێکردنی لەشکری رووسیا. جا ئەمە پێویستە ببێتە نیگەرانی سەرەکیەکەی پوتین لە ئێستادا. بە ئەمەیان کەمە دوا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە هەر لە دەستپێکی شەڕی ئۆکراینەوە زۆرێک لە شیکەرەوە لە چالاکوانان لە چاودێران ئاماژیان بەوە دەکرد هیچ شتێکی ڤلادیمیر پوتین پێشبینی ناکرێت. ئێستا شەر وایە؟ Well, you're asking تۆ پرسیارەکە لە ڕووی تێریەوە ئەوەیە ئایا بڕوا بە کەسێکی سەرشێت دەکەیت؟
ئێمە زۆر شتمان لەسەر ئەو بابەتە بیستووە بۆ نمونە بنەماڵی سەرۆکی کۆریای باکوور یان لەسەر دۆناڵد ترامپ هەروە لەسەر وەختی شەڕی ڤێتنامدا وەها دەویسترا کە ڕیچارد نیکسن وەک کەسێکی سەرشێت ببینرێت هەندێک جار لەوانەیە سوودێکی استراتیژی هەبێت ئەگەر نەیارەکەت یان دوژمنەکەت وەهای دابنێت تۆ کەسێکی سەرشێتیت جا بەڕاستی ئەم پرسیارە بە تێپەڕبوونی کات دەزانێت. ستیڤ زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.